ئێرە هەرێمی کوردستانە. لەم هەرێمە زیاتر لە 5 ملیۆن کەس دەژین کە هەرێمێکی داخراوە و سنووری لەسەر هیچ زەریا و دەریایەک نییە. بەڵام بێگومان هەر دانیشتوویەکی ئەم هەرێمە پێویستێکی زۆری بە ئاو هەیە و بەکاری دەهێنێت بۆ ژیانی ڕۆژانەی. و هاونیشتیمانیەکی زۆری ئەم هەرێمە سەرقاڵی کوشتتوکاڵن و ئاویان پێویستە بۆ کشتتوکاڵ و بەرهەمهێنان. وە کارگەکانیش بە دەرنین لەوەی کە پێویستیان بە ئاوێکی زۆرە و بەکاری دەهێنن. لێرەدا ئەومان بۆ دەردەکەوێت هەموو سێکتەرەکان پێویستیان بە ئاوە، بەڵام لە هەرێمێکی بێزەریا و دەریا چۆن ئاو دابەش کراوە بەسەر سێکتەرەکانی ژیاندا. لە کوردستان بەڕاستی دابشکردنی ئاو ئەگۆڕێ لە شوێنێکەوە بە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بێگومان بەرامبەر ئەو توانای بەرهەمێنانی ئاوەیە کە دابی نەکرێت بۆ ئەو زۆنە. بۆ نمونە هەنێ شوێنمان هەیە لە دهۆک بە بەردەوامی ئاویان هەیە، لە هەولێر لە ناو شەستی سیستمێکە، لە دەرەوەی شەستی سیستمێکە، لە سلێمانی ئێمە بە 3 ڕۆژ جارێک 2 سەعات ئاو دابی نەکەین بۆ هاوڵاتی، بەڵام بڕی 3 ڕۆژەکە ئەبێ دابین کرێ، یعنی بۆ 1 ڕۆژ نییە 2 سەعاتەکە، بەڵام لەگەڵ ئەوەشە کەم و کورتی زۆری بە دوای خۆیان هێناوە کە ئەبوو وانە بواە ئەبوو بە بەردەوامی ئاو بۆ هەموو هاوڵاتیانی هەرێم دابین کرێ. دیارە کوردستان و عێراقێکێکە لەو وڵاتانەی کە بە سەرچاوە ئاویەکان دەوڵەمەندە و لە زەمنێکی زۆر ئێمە ئاوی پێویستمان هەبوو بۆ هەموو با بڵین کەرتی پیشەسازی و کەرتی ماڵان و بەکارهێنان لە ماڵان و یاخود کەرتی کشتتوکاڵی هەموو ئەمانەی کە پێویستیان بە ئاوە ئێمە ئەو بارانەی کە باریەوە یاخود ئەو سەرچاو ئاویانەی کە لە ناوخۆ و لە دەرەوە هاتووە بەشی ئەو پێداویستیانەی کردووە. بەڵام وەکو خۆتان نەزان ئێستا بەهۆی گۆڕانکاری کەش و هەواوە بەهۆی ئەو گۆڕانکاری خێرایانەی کە لە جیهاندا ڕوئەدا و یاخود زیادبوونی ژماری دانیشتوان، زیادبوونی تەڵەب لەسەر داواکاری لەسەر بەکارهێنانی ئاو لەلایەن تاکەکانەوە و لەلایەن کەرتی پیشەسازی و لە هەمان کاتا کەرتی کشتتوکاڵی بۆ دابینکردنی خواردنێکی زیاتر، ئاسایشی خۆراک لە وڵاتە پێویستی بە ئاوێکی زۆرە. بۆیە سیرەکەی ئەو نسبە ئاوەی کە هەمانە سیرەکەی بە هەمان ئیدارە و بەڕێوەبردننی ساڵانی ڕابردوو کۆنتر بەڕێوە ئەچێت کە بۆ نمونە لە کاتی ڕابردووە ئەگەر هەبوونی بەندا و یاخود ئەم شێوازانە لە بەڕێوەبردننی و ئیدارەدانی ئاو لە عێراق و کوردستانە هەبوو بێ، سیرەکەی ئێستا تەنها ئەم شێوازە بەس نییە بەڕاستی بۆ زۆرۆفی ئێستا. کوردستان یەکێکە لەو هەرێمانەی کە بۆ بەکارهێنانی ئاو پشت دەبەستێت بە ئاوی سەرزەوی و ژێرزەوی و ئاوەکەی لە بنەڕەتدا سازگارە و شیاوە بۆ خواردنەوە. بۆیە لە ڕێگای دەریاچەکانیەوە ئاو دابش دەکات بۆ ماڵان و کارگەکان و ئەو شوێنانەی پێویستیانە. لەگەڵەوەشدا جوتیاران خۆیان لە ڕێگەی ئاودێریەوە ئاو دابش دەکەن بەسەر زەویەکانیاندا تاکو بۆ کشتتوکاڵ بەکاری بهێن. قانونەی کە لە ساڵی سیەکان لە ساڵی چلەکان و ئابزانم ئەگەر غەڵەت نەبوو بم کە دێراوەکانی شاری بیارە یان ئەو باخانەی کە لە بیارە هەیە لە سیەکان و تا ئیسە لەسەر ئەو پەیڕەوە ڕۆن کەسیش دڵی لە کەس عاجز نەبووە، چونکە لەسەر ئەو پەیڕەوە ڕۆشتن چاوچنۆکی نەبووە لە ئیشەکە، چونکە چاوچنۆکی نەبووە لە ساڵی سیەکانەوە تا ئیسە هەموو باخەکان حسەی ئاوی خۆیان لە کاتی خۆیان لە وەختی خۆیان ئاوی ئەگاتە دەست و هیچ باخێکی ژوشک نەبووە. بەڵام چەند شوێنێکی کە هەیە کە وەکو جەناب فەرموو مۆزوعی دەرەبەجویان خەڵکانێک هەن مسەیترن بەسەر ئەوە هەرچەندێ ئاوی بیتی ئەگەر دەقاتی خۆشی ئاوی بیتی هەر بەکەمی ئەزانێت. ئەگەر لیژنەیەک نەبێت خەڵکانێک نەبێت پسپۆران مەسەرەن لەسەر لەم بوارە ئیشکەن، یعنی بەڕاستی کێشەی گەورەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە سێری وڵاتی ئەردەن بکەین، بۆ نمونە من چەندەها جار کە قسەم لەگەڵا کردوون ئەو چەند جۆرە گەن مەشامێشمان لە وڵاتی ئەردەن بە ناوی هەڵەبجەوە ناژراوە، مەسەن بۆ نمونە ئەڵێن ئێمە لە بیرەکانمان وایان لێ کردووە بیری خۆیەتی، بەڵام حکومە سەعاتی بۆ داناوە، ئەو سەعاتە وا ئەکا دراوسێکەشی ئیسیفادە بکە خۆشی مستەفید بێ بەروبوومێکی باشیە بێت. من کە بەشی خۆم کفایەتی خۆم ئاوم دەرکرد لە بیرەکەی خۆم بۆچی با دراوسێکەشم ئاوی خۆی هەبێت. منە بۆچوونی من ئەمە شتێکی باشە. ئەگەر مقارنەی بکەی لە بینی بیارە و ئەحمەد ئاوا بۆچی بیارە تا ئیسە لەسەر قانونی سیەکان ڕەو هیچ کێشەیەک نییە، بیارە لەبەر ئەوەی لەسەر دەمسپیەکانیان یا ئەو خەڵکانی کە لەوێ ئیشیان کردووە کەس چاوی لە ماڵی کەس نییە و هەمووشیان ئاوەکەیان بەشی ئەوەیە بەشی دارە هەنارەکەی بکە. بەڵام ئەوەی کە ناوچەی گەشتیاری ئەحمەد ئاوا وای کردووە ئەگەر بێژگ بەدەر لە مەوزوعی
کشت و کاڵەکە بۆ بە ناوچەیەکی گەشتیاری لە ڕاستیدا هەرچەنێ ئاویش بەکار بێنێت هەر بەزایە ئەڕواچووکە چاوێکی ڕقیب نییە بەسەر و ئاوە تا بگات ئەم 16 کیلۆمتر ئەو بگاتە ئەو ئەرزانەی کە جۆگەیەکی بۆ سەرفکراوە پارەیەکی بۆ سەرفکراوە کە ئەم جۆگانە هەمووی بەراو بێت. بەڕاستی بەگشتی سیستمی ئیدارەدانی ئاو لە عێراق و هەرێم سیستمێکی هەڵەیە واتە ئێمە تا حدێکی باش ئاومان هەیە بێڕەغمی هەنێ وشکە ساڵیش بەڵام ئیدارەدانی ئاو تەوزیعکردنی ئاو بەکارهێنانی لەلایەن جوتیارانەوە بە تایبەتی بەڕاستی بێ سەروبەرەیە و خۆی لە خۆیدا لە وڵاتانی پێشکەوت و حتا لە وڵاتە دراوسەکان ئێستا تەنانەت لە عێراقیش بە دوای ئەو جۆرە بەروبوومانە ئەگەڕێن بکرێت کە کەمترین ئاوی پێویستە بە تایبەتی کە ئێمە ئێستا بە ساڵانێکی وشکە ساڵی و خۆڵباری ناڕۆین ئەمە خۆی لە خۆیان پرسیارە و تا ئێستا سیاسەتی ئاو بەڕاستی لە هەرێمان نییە یعنی شتێک نییە یاسای ئاو ڕێک بخات لەسەر چاوەوە تا بەکارێنەر تا گەڕانەوەی بۆ سروشت ئەمانە خۆی لە خۆیان ئەبێت تەنزیم کرێ و هەر بەشە لە ئاوی خواردنەوەی مرۆڤ لە ئاژەڵ لە نەشاتە بازرگانی پیشەسازی و هەروەها کشت و کاڵەکان ئەبێ بە ڕادەیەک کۆنتترۆلی ئەو ئاوە بکرێ کە گەڕایەوە بۆ سروشت بە شێوەیەک بێ کە زۆر خراپ نەبێت چونکە هەنێ جارگەڕانەوەی ئاوە پیسەکان ئەبنەوە بە پیسبوونی سەرچاوە ئاوێ پاکەکانی خوار خۆیان. دوودەیە پێش ئێستا ئەو بە فەرمی وەک سەرچاوەیەکی کەم لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە ناسێنرا لە دوانەکانی دووبلین لە ساڵی 1992 ڕایانگەیاند کە سەرچاوەکانی ئاو بێکۆتایی نین و لاوازن وەکو کوردستان و عێراقیش بەدەرنین لەو لێدوانەی دووبلین بۆیە دەڵێت کات زۆر درەنگە و خێراتەیە پەڕێ و لە بەرژەوەندی ئێمەدا نییە. عێراق و کوردستان لە ساتەوەختی توشبوونە بە کارەساتی کەم ئاوی ئەمیش بە هۆکاری یەکەم نەبوونی سیستمێک بۆ بەڕێوەبرنی ئاو لەسەر ئاستی وڵات و دانەنانی پاراستنی ژینگە و پێگاتەکانی لە ڕیزی لە پێشینەی کارەکانی حکوومەت. دووەم گۆڕانکاری کەش و هەوا کە بووەتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین لە چەندین ناوچەی کوردستان بەراورد بە چەندەی ڕابردوو. سێەم کەمی وشیاری ژینگە لە ناو کۆمەڵگە وای کردووە کە بڕێکی زۆر ئاو بەفی ڕۆ بچێت. نەبوونی بەکارهێنانی یاسا وەکو یاسای پاراستنی ژینگە کە ئێمە هەمانە لە عێراقیش و لە کوردستانە بۆ پاراستنی سەرچاوەکان و سەرچاوەکانی تری ژینگە بەکارنەهێنانی ئەمانە وای کردووە بەداخەوە ئێستا کایەک بێتە پێشەوە یاخود بارودۆخی بێتە پێشەوە کە عێراق لەلایەن نەتەوە یەکگرتوەکانە دابنرە بە یەکێک لەو وڵاتانەی کە زوو بە زوو ئەوەی لەسەرە کە تووشی با بڵێن وۆتە شۆتج پێوترێەوە خۆت کەم و کورتی لە ئاوا ببێتەوە لە زۆربەی شوێنی کوردستانە تۆ سیرەکەی یاساکە لە بینی هەر دوو بیر ئێمە پێویستە 500 متر دووری هەبێ کەچی لە کوردستان لە زۆربەی شوێنەکانمانە ئێمە لە 500 متر ئاتوانی 5-6 بیر ببینیت کە بەداخەوە مەژوعەکە بە زووی ئێمە هەم کواڵەتی ئاوی ژێرزەوی و هەمیش کوانتەتی بڕەکەی ئاوی ژێرزەوی لەدەست بین. بەڵێ بیرەکان زیاترن بەڵام ئەبێ حسابی ئەوەش بکەیت کە سەرچاوە ئاویەکان زۆر کەمیان کردووە کە سەبەبێکی ئەساسیە بۆ کشت و کاڵ بێژگە بیرەکان و چەندەها ناوچەمان هەیە بۆ نمونە پێنجوێن و چەندەها ناوچەی کە هەیە ئەوانەی کە ئەتیمادیان لەسەر بیر بووە و گەرمیان ئەمانە بەڕاستی زۆربەی بیرەکانیان وشیان کردووە. بەڵێ سوپاس بۆ خوا ئێمە لە ناوچەی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بە حکمی ئەو بەنداوانەی کە لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان کراون تەسیراتی خۆی هەبووە لەسەر بیرەکانی ناوچەی هەڵەبجە و بژاونەتەوە تا ئاستێکی باش. لە وڵاتانی پێشکەوتوو لە خەمی دابشکاری ئاودان و توانیوانە بە شێوازێکی باش بە فیڕۆدانی ئاو کەم بکرێتەوە لەلایەن سێکتەرەکانی بەکارهێنەری ئاو و لە کوردستان چەندین پێشنیار هەیە بۆ کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاو و هەندێک لەو پێشنیارانە خێران و دەکرێت بە بودجەیەکی کەم و کاتێکی کەم جێبەجێ بکرێت. ئێمە لە ئێستا ئەتوانین بڵێن چەند ڕێگای خێرا هەیە ینی استراتیجی کە بتوانێت هەم حکوومەت و هەم لایەنە پەنیددارەکان بتوانن
لە بواری بەڕێوەبردننی ئاوە و یاخود هیچ نەبێ بۆ چەند ساڵی ئایندە شێوازێک لە ئەوەی کە پێوترێکە شەسەندنێکی بەردەوام لە بواری ئاوە sustainable development هەمان بێ لە بواری ئاوا بۆ چەندین دەی داهاتوو زمانی ئاوی خۆمان بکەین ئەویش ئەوەیە کە بیر لە بەنداو بکرێتەوە لە چەند شوێنێکی تایبەتی کوردستانە کە پێویستە ینی ئەمە زۆر گرنگە بەشێک لە بەنداوەکان لەواچێ لە هەنێک لە جێگاکانە دروستکرابن نەیتوانی بێ ئامانجەکەی بپێشێت هەنێک لە ناوچەکانی کوردستان پێویستی بە بەنداوی گەورە هەیە پێویستی بەوەیە کە ئێستا بەنداوی گەورەی بۆ بکرێت بەشێکی تر لە ناوچەکانی ترکە هەمانە ڕەنگە کۆمەڵێک سمۆڵ پۆنس ئەوەی کەوەکو بەنداوی بچووک لە کە لەواچێ هەموو کۆستەکەی ئەگەر جێبەجێ بکرێ هەموو ئەو پارەی کە تێ ئەچێت نەگاتە 25 میلیۆن دینارێک بۆ حکوومەت کە جێبەجێی کە ئەتوانێ پۆند ڕێژی کە ئەو ناوچەیە بۆ نمونە ناوچەی گەرمیان سەنگاو ئەو منتیقانەی کە هەیە کە ئەتوانرێ یارمەتی دەرێکی زۆر باش بێ بۆ جوتیارەکانی ئەو ناوە لە هەمان کاتیشە ئەتوانێت ئاوی ژێر زەویش ببوژێنێتەوە لە ئێستاە کە ئەو منتیقانە زۆربەی بە دیار وشکە ساڵیەوە ئەناڵێن و بەروبوومەکانن خۆتانەزانن کە تووشی کارەسات بوون هاتووین بیرمان لەوە کردوەوە چۆن ئەم ئاوە بەزایع نەڕوا چۆن بتوانین ئەم ئاو سەرچاوە ئاوەی کە سەرچاوی ئاوی بیرە چۆن بتوانین چەند جارێک ئیسیفادە لەم ئاوە بکەینەوە مەسەن بۆ نمونە ئەم ئاوە لە مەزدەری ڕئیسی کەیت کە بیرەکەیە یەتە حوزی یەکەم کە ماسی سەلەمونی تیا بەخێوەکەین ئاوێکی پاک و دروست و چاکە دوای ئەوە ئەچێتە حوزی دووەممان حوزی دووەم ماسی کاربوو قاشنەی تایە کە پێویستی بۆ ئاوە پاکە نییە دوای ئەوە ئەڕاتە حوزی سێم لە حوزی سێممان لە حوزی سێمەکەەوە لەبەرەوەی ئێمە دووربین لە موادی قڕکەر لە موادی کیمیاوی کەمترین موادی کیمیاوی بەکارێن پێینی کیمیاوی بەکارێن بەهۆی ئەو ماسیانەی کە هەمانە دائیمەن سپاس بۆ خوا بەرهەمێکی زۆر ئۆرگانی باشمان هەیە و ئەو لەباتی ئەوەی کە ئێمە پەینی کیمیاوی بەکاربێنین پەینێکی ئۆرگانی کە ئەتوانم بڵێم لە 150 پەینەکانی کەی بۆ گەڕانیێتەوە بە پەینی ماسیەکان. سەرنجتان بۆ چەند فۆتۆیەکی زۆنگاوەکانی باشووری عێراق ڕادەکێشم کە دەکرێت لە ساڵانی داهاتوو لە کوردستانیش ڕوو بدات کە ئاو کۆتایی پێهاتووە و ڕووبارەکان بوونەتە وشکانی دەبێت سیستمێکی نوێ بۆ دابشکاری ئاو لە هەرێمی کوردستان و عێراق دابنرێت ئەگەرنا ئەوە لە ساڵانی داهاتوو گەورەترین قەیران خەیرانی ئاو دەبێت بۆیە دەبێت هەمەلایەنە لە خەمی ئاو و دابشکاری ئاو دابین تاکو کەمترین ئاو بەفی ڕۆ بچێت.